لایەنگرانی شۆڕەشی ژنان لە ئێران دەڵێن خۆپیشاندرانی ئێران گۆڕانی ڕژیمیان دەوێتن. پێویستە ئەمریکا وڵاتانی دموکرات خوازی ڕۆژ ئاوا پشتیوان بن. ئایا شۆڕەشی ژنان لە ئێران پێویستی بە چ جۆرە پشتیوانیەکە؟ خانم سۆزان فەتاحی پزیشک و چالاکوانی مافی مرۆڤ لە ستۆکهۆلم سوید لەگەڵمانە بە وەڵامدانی چەند پرسیارێکی کورد کونەکشن. سۆزان خانم ئەم کاتت باش، سوپاسی کاتی جەناب دەکەین و ئەبێ ڕۆژ ئاوا چ جۆرە پشتیوانیەک لە شۆڕەشی ژنان بکاتن؟ بێڕای سلااو ڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانی و بیسەرانی بەڕێز هیوادارە هەموو لە یەکسا و سڵامەت بن. بەڵێ ڕاستە کە تاکو ئێستا وڵاتانی ڕۆژاوە پشتگیری خۆیان بە نووسینی بەیانکردنی ئێلامە و ڕاگەاندن پشتگیری شۆڕشی ژینە شۆڕشی ئێستای گەلانی ئێرانیان کردووە و ئەوەش جێگای دەستخۆشیە و نیشانیان داوە کە لە ڕێگەی بەشداریکردن لە خۆپێشاندان و حتا بەڕێوەبرنی خۆپێشاندان لە باسەکان لە پەرلەمان و لە ناو حکوومەت و لە گفتوگۆکانیان داوای نیشان داوە کە پێشگیری شۆڕشی ژینان شۆڕشی ئێستان کە لە ئێران و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت. بەڵام ئەوە تەنها ڕێگا حلێک نییە، تەنها ڕێگا چارەیەک نییە بۆ ئەوەی کە شۆڕشە بەردەوام بێ. ئەو شۆڕشە پێویستی بە پشتگیری زیاتر هەیە و پێویستی بە نیشاندانی بە ئەمەلی کار هەیە. ڕاستە لە پەرلەمانی ئەوروپا ڕایان گەیاند کە پەیوەندی دیپلۆماسیەکانیان لەگەڵ ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی ڕادەگرن، بەڵام دەبینین کە ئێستاش هەموو وڵاتانی ئەوروپایی سەفارەتەکانیان لە ئێراندا هەرماوە و نەفەراتی خۆیان نەهێناوەتەوە و کە من ئەو وڵاتانەی کە سەفیرەکانی ئێرانیان داوەت کردووە بان کردو بۆ یەکە باس لەسەر وەزی ئێستای ئێران بەگشتی بکەن و حتا ئەو کاریان نەکردو کە هەوڵ بدەن کە بە شێوەیەکی تونتر بێنە پێشێ بۆ ئەوەی کە سۆزان خان ینی مەبەست ئەوەیە کە فشاری دیپلۆماسی لەسەر ئێران دابڕێ. بەڵام حەزم دەکرد لەو بابەتە دەرچم کەمێک دەگەڕێمەوە لەسەر هەمان بابەتەکان، بەڵام وەک پزیشک دەمویست پرسیال لە جەناب بکەم چەندێک ئاگاداری باری تەندروستی ئەو پارێزگاکانیان ئەو هەرێمانەی کوردین لە ڕۆژ ئاوا کە فشاری زۆریان لەسەرە. لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەرەتاوە حکوومەت بە شێوەی پێویست هەوڵی نەداوە بۆ دروستکردنی باری تەندروستی خەڵکی، بۆ دروستکردنی نەخۆشخانەی باش بۆی کە بتوانێت پسپۆری باشی تێدا کار بکات. لەگەڵ ڕێزم بۆ هەموو دکتورانە، بەڵام دەزانم کە ئەو ئیمکاناتی کە پێویستیانە لە ئەوڵدا لە لای جمهوری ئیسلامیەوە بۆ خەڵکەی دانەنراوە. ئەو یەکەم. دووەمیش کە جمهوری ئیسلامی و کاربەدەستانی حکوومەتە بە درڕندەترین شێوە دەستڕێژی گولە دەکەن بەسەر خۆپێشاندان و بە سەدان کەس بریندار دەکەن، بە سەدان کەسن تا ئێستا کوشتووە. بەڕاستی ئەوە وای کردووە کە ئەو بریندارانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەن نەیانوێراوە سەدای نەخۆشخانەکان بکەن و بە شێوەیە کە ڕەسمی چارەسەریان بۆ بکرێت لە ترسی ئەوەی کە دەستگیر بکرێن و دوایی ئاراستەی زیندان ئێوە لە دەرەوە هەوڵێکتان داوە بۆ یارمەتی دانیان؟ بەڵێ ئەگە دوای پرسیارەکەم وەزعەتی ئێستایان باشنێ لە ڕاستیدا، لەبەرەوەی کە ئەو پێداویستە پێویستیانە نییە و ئەو کارانەی کە دەکرێن بە شێوەی شاراون لە ماڵانن لە دێهاتەکان دەکرێن و ئەو ئیمکاناتێکی هەیە بەڕاستی نییانە. ئێمە هەوڵمان داوە لە دەرەوە و حتا لە نێوخۆی ئێرانیژە هەوڵ بدەین کە ئەو پێداویستە پزیشکانەی کە پێویستە و دەرمانانەی کە پێویستە بتوانین بەڵێ کۆنتاکتەکانمانەوە ڕێی پەیوەندەکانمانەوە واردی ئەو شارانەیان بکەن و ئەوانیش لە نێو خۆیاندا بڵاوی بکەنەوە بەسەر بریندارەکاندا. بەڵام کوکتم لە بەڵکوشێکی ڕاستمی ناتوانین بەشدار دەگەڕێمەوە بابەتە سیاسیەکان. بریتانیا خۆت ڕەنگە بیست بێت دوێنێ و پێرێ بە فەرمی سوپای پاسدارانی ئێران وەکو گروپێکی تیرۆریستی دەناسێنێتون بەهۆی ئەوەی کە بەهۆی نەڕەزەکان دژ بە حکوومەتەوە 7 کەسیان دەستگیر کردووە. هەڵبەت ئەو سوپای پاسداران بە تاوانی پەیوەندیان لەگەڵ بریتانیا. حەز دەکەم گوێ لە شیکردنەوەی جەنابت بگم بۆ هەنگاوێکی بەم شێوەیە. هەر هەنگاوێک کە بێتە هۆی زەعیفکردنی حکوومەتی جمهوری ئیسلامی هەنگاوێکی پیرۆزە. ئەوەش بۆ خۆی وا دەکات کە ئینتەرناشنڵ دەنگدانەوەی زیاتری هەبێ، پشگیری زیاتر بێت لەو شۆڕشە کە بەڵێ ئینگلیستان وەکو وڵاتێکی بەهێز کە تاکو ئێستا لەوانەیە بە شێوەی پێویست تون نەبێت بەرامبەر با سیاسەتی ئێران لێردا نیشان دەدا کە بەڵێ منیش بە خستنی سوپای پاسان لە لیستی تۆریستەوە ئەو پشگیری ئەو شۆڕشە دەکەم و بە ئێران نیشان دەدەم کە ئیدی منیش لە بەرەی
ئەولاترم لەبەرەی تۆدانی و ئەوە ژوا دەکات کە وڵاتانی دیکەی ئەوروپایی وڵاتانی دیکەی دنیا پشگیری لەوە بکەن کە سوپای پاسان بێتە نێو لیستی تۆریستە و بێگومان ئەوە دەبێتە هۆی بەرتەسکبوونەوەی کار و چالاکی ئەندامانی سوپا و ئەوەش لێدانێکە لە ناخی جمهوری ئیسلامی لەبەرەی جمهوری ئیسلامی لە چل ساڵی ڕابردوودا هەموو کارێکی خۆی کردووە بۆ بەهێزکردنی سوپای پاسداران لەبەرەوەی کە دەزانین ڕۆڵێکی بەربڵاویان هەبووە لە شێواندنی خۆڕڵاتی ناوەڕاست و لە دەست دێوەردانی سیاسەتی وڵاتانی دەوروبەر و لە تێرۆریست ئینترناشنال تێرۆریزم یان لە تێرۆرکردنی نەیارانی جمهوری ئیسلامی. بچینە ناو ئێران پێش چەند ڕۆژێک سەرۆکی مەجلیسی شورای ئیسلامی ئێراندانی بەوە ناکە پێویستی بە چاکسازی لە سیستەمی حکومەتدا لە هەموو بۆرەکاندا دەوێت. پێشتریش لە دوانێکی دەگمەندا دانی بەوە کە هەڵا لە بەڕێوەبردننی وڵاتدا کردووە و داوای چاکسازی لە میکانیزمی حکومڕانی کردووە. بە بڕوای جەنابەت ئەمە هیوایەکە کە نیازی گۆڕانکاری لە ئێراندا هەیە؟ جمهوری ئیسلامی حکوومەتێکە کە باوەڕی بە مافی یەکسانی مافی مرۆڤ نییە. بۆیە ئەم باوەڕم بەوە نییە کەوان دەتوانن چاکسازی دروست بکەن. خودی حکوومەتەکە لەسەر زوڵم و زۆری و تۆقان و ترسان دروست کراوە. بۆیە پێم وانە کە ئەوە هیوا بەخشە کە کەسێک قسێکی وا دەکە بەڵکو پێم وایە کە تەنها ڕزگاریکردنێک لە وەزێتی ئێستا ئێران نەمانی ئەو حکوومەتەیە و بەڕاستی بە سزادان و بە دەدگاییکردنی هەموو سەرانی ئێرانە. بەڵێ سوزان خانم یعنی ئەم ماوەیە دەبینین کە حکوومەتی ئێران ڕژێمی ئێران هێزەکانی ئاسایش لە ئێران لە سوپای بازاران بە شێوەیەکی زۆر تون مامەڵە لەگەڵ خۆپێشاندەرەکان دەکەن خۆپێشاندانەکان دەکەن ببوورە. یعنی ئەمەش تا ڕادەیەک ئێمە هەستەکەین یان لە بەبێ ڤیددیوەکانی کە ئێستا دەگەن ینی ئەو خۆپێشاندانە وەکو جاران گەرم و گوڕ نین. ئێوە چۆن سەیری ئەو وەزع دەکەن لە ماوەی هەفتەی ڕابردوودا؟ ڕاستە وەکو جاران لەوانەیە گەرمگۆڕ نەبن بەڵامەوە نیشاندەی ساردبوونەوەی خەڵک نییە. شێوەی ناڕزایی دەربڕینەکان پەریود دەتوانێت بگۆڕدرێت. بۆمان دەرکەوتۆ کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە گەورە و بەچووکە بە پیر و بەجەوان هاتنە شەقامەکان و ئێستاش ئامادەن بێنە شەقامەکان. بەڵام ئایا ئەوە کارێکی دروستە لە ئێستادا وەختێک کە جمهوری ئیسلامی بە درڕندەترین شێوە بە تەقەکردنی ڕاستەوخۆ لە خۆپێشاندان بەرامبەریان دەبێتەوە. بۆیە لە ئێستادا مێتودی ئەو خۆپێشاندانە گۆڕدراون زیاتر دەتوانێت لە کۆبوونەوەی کەمتردا بە جەمعێتی کەمتر بێنە بەرچاو. بەڵام هەر بەردەوامن بەتایبەت لە خوێندکاکان لە ڕانیژگاکان لە شوێنی کارەکان هەر وەختێک بۆ نمونە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران داوای خوانێکیان کرد بکە خەڵکی دی دوکانەکانیان داخن ئەو کارانیان کردوانی خەڵک ئامادەی کارە بەڵام تۆ ناکرێت ریس بکەی بەڕاستی کە و خەڵکە هەمیشە بە بەردەوامی لە شەقام بن و تووشی توندوتیژی ڕسمی بنەوە. خانم سوزان دەمانبینی لە سەرەتای خۆپێشاندنەکان کە پەیوەندیەکان لە نێو شارەکاندا و بە تایبەتی لە سۆشیال میدیا و ئەوانە زۆر بەهێز بوو. ئایا ئێستا ئەو هێزە ماوە خەڵک ئاگاداری یەکترن لە شارەکان لە شوێنەکان لە هەرێمەکان چی دەکرێت چی ناکرێت؟ پێم وابێت کە ئەوانی شێوەی پەیوەندی خۆیان هەیە لەوانەیە کە وەکو من و جەناب نەتوانین لە سۆشیال میدیا بە ئازادی بکەین بەڵام پەیوەندەکان ئەڵقەڵقەن و بەدڵنیایەوە کە هەیەە. بەڵام لەبەر ئەو زوڵم و ئەو توندوتیژەیە کە لەلایەن حکوومەتی ئێرانەوە بەرامبەر بە خەڵک دەکرێت و ئەو هەموو کۆنتترۆڵی کە بەرامبەر بە خەڵکەیە ئەو خەڵک ناتوانێت بە ئاشکرا شتە بکە بەڵام بە بێگومان پەیوەندەکان هەر هەن بەڵام لە ڕێگەی خۆیانەوە. خانم سوزان فەتاحی پزیشک و چالاکوانی مافی مرۆڤ لە ستۆکهۆڵم زۆر سوپاسی کاتی جەناب دەکەین. دەستەکان خۆش. سپاس بۆ جەنابەت. ڕۆژ باش.